جوڵانەوەی نەوەی نوێ بە سەرۆکایەتی شاسوار عەبدولواحید لەگەڵەوەی تەمەنێکی کورتی هەیە بەڵام بەراورد بە مێژوو تەمەنی لایەنە سیاسیەکانی دیکەی هەرێمی کوردستان زۆرترین ناکۆچی و ململانێ و تەنانەت ئینشیقاق و جیابوونەوەی بەخۆ بینیوە. لە دەستپێکی یەکەمین کۆنگرەی جوڵانەوەی نەوەی نوێ ژمارەیەک لەو خۆبەخشانەی لەگەڵ شاسوار عەبدولواحیددا بەردی بناغەی هێزە نوێیەکەیان دانا بە پاساوی تاکڕەویەکانی سەرۆکی جوڵانەوەکە و کوتلەبازی و فێڵکردن لە خۆبەخشان هەرزوو جوڵانەوەکەیان بەجێهێشت. دیارترینی ئەو کەسانەش بریتی بوون لە ئیبراهیم عەباس و شێروان شێروانی و سوهەیب ئەحمەد و ژمارەیەک خۆبەخشی دیکە لە ناوچەکانی دۆک و هەولێر و وەڵەبجە و سلێمانی. دوای ساڵ و نیوێک لە دامەزراندنی جوڵانەوەی نەوەی نوێ و بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردنەکانی هەردوو پەرلەمانی عێراق و هەرێمی کوردستان و بەدەستهێنانی کورسی پەرلەمانی ئێستادا جوڵانەوەکە ڕوبەڕووی گەڕێکی دیکەی ململانێ و ناکۆچی نێوخۆیی بۆتەوە. درنگانێکی شەوی 21 لەسەر 22 نیسانی 2019 ڕاگەیەندراوێکی فراکسیۆنی نەوەی نوێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی باڵای نەوەی نوێ پەردەی لەسەر ناکۆچیان ناوخۆیەکانی جوڵانەوەکە لادا و چیتر بوارێک بۆ پەردەپۆشکردنیان نەمایەوە. بەر لە بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوەکەی ئەنجومەنی باڵای نەوەی نوێ و فراکسیۆنی جوڵانەوەکە لە پەرلەمانی عێراق لە بەشێک لە ناوەندە میدیاییەکانەوەیان بڵاو کردەوە کە سەرچاوەی ناکۆچیان نێوخۆیەکانی جوڵانەوەی نەوەی نوێ بریتیە لە تاکڕەوی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ لە بڕیارە سیاسی و ئابوووریەکانی جوڵانەوەکەدا کۆنتڕۆڵکردنی میدیایی جوڵانەوەکە لەلایەن سەرۆکی جوڵانەوەکەوە. هاتنی سرو عەبدولواحید خوشکی شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەکە بۆ نێو حیزبەکە و دانانی لە دەستەی سەرۆکایەتی هاوپەیمانی چاکسازی و بوونیاتنان وەکو نێنەری جوڵانەوەی نەوەی نوێ کە زۆرینەی سەرکردە دیارەکانی عێراق لەنێو ئەو هاوپەیمانێتیەدا نەمەیەکێک لەوە کارانەی کە نیگەرانی بەرپرسانی جوڵانەوەکەی لێکەوتۆتەوە. لە بەشێکی ڕاگەیەندراوەکەی فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی عێراق و ئەنجومەنی باڵای جوڵانەوەکەدا هاتووە. لە دیدی ئێمەوە سێ هۆکار بنەما و پایە سەرەکیەکانی هەموو شکستی پرۆسەی سیاسیە کە بریتین لە نەبوونی ئازادی و دیموکراسی لە ژیانی حیزبی و ڕێکخراوەییدا و کردنی حیزبەکان لە ئەمراز و ئۆرگانی گشتی و هاوبەشەوە بۆ مڵکی بنەماڵە و خێزانەکان و هەروەها تێکەڵکردنی حیزب و بزنس بە جۆرێک حیزبەکان وەک لقێکی کۆمپانیای گەورەکان بڕێوە دەبرێن. ئەو سێ فاکتەرە بۆ دەیان ساڵ گەلی ئێمەیان لە شکست و کارەساتێکەوە گواسۆتەوە بۆ شکست و کارەساتێکی تر تا لە ئێستادا سیاست و هەستی بەرپرسیارەتی و ئامانجیا و بەش لە وڵاتی ئێمە پایەماڵ کراوە و سیاست لەبری بوار و ئەمرازێک بۆ باشترین بڕێوەبردن و باشترکردنی ژیان و گوزەرانی مادی و معنەوی هاوڵاتیان و پاراستن و جێخستنی بنەماکانی دادپەروەری کراوەتە بوارێک بۆ بزنس و دابینکردنی بەرژەوەندی تایبەتی و خێزانی. هاوکات ڕاشانگەیاندواوان بە ئامانجی تێپەڕاندنی هەموو مۆدێل و ئەزموونی سیاسی و تەقلیدی و زاڵ و باو دەستیان برد بۆ دامەزراندنی نەوەی نوێ. بەڵام نەوەی نوێ لە جوڵانەوەیکی سیاسی جیاواز لە مۆدێلی سیاسی زاڵ بەڕێوەباندێکی سیاسی تەنگەبەری ئەو تۆ براوە کە هەموو دەستگا و ئۆرگانە گرنگەکانی بڕیاردان تێیدا پراوێز خراون و بڕیاری دەستە جەمعی تیادا نەماوە. جوڵانەوەکە بە جۆرێک لەگەڵ خێزان و بزنس تێکەڵ کراوە ئیتر جیاکردنەوەیان سەخت بێت. ناڕەزاییەکانی نێو جوڵانەوەی نەوەی نوێ جەختیش لەواکەنەوە وەک ئۆرگانە سەرەکی هەڵبژێردراوەکانی نەوەی نوێ لە بەردەم ڕێگشتی ڕای دەگەێنن کە دیدگای ئەوان جیاوازەوە ئیتر ڕێگەنادەنەوەی نوێ لە بێدەنجیدا بکرێتە بازنی یەکتری شکستی سیاسی و ئامرازی خولیا و بەرژەوەندی تایبەتی. لە دوای بڵاوبوونەوەی ڕاگەندراوی فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی عێراق و ئەنجومەنی باڵای جوڵانەوەکە هەرچەندە بە شێوەی فەرمی شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ وەڵامی ناڕەزایی و نیگەرانیەکانی نەداوەتەوە، بەڵام لەدەیان لە پەڕەی تایبەتی سەربەنەوەی نوێ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە هێرش و ناوزڕاندن بۆ سەر هەریەک لە ڕابوون معروف سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی عێراق و سەرکەوت شەمس پەرلەمانتاری و جوڵانەوەیە دەستی پێ کردووە. پێچێت ئەو هەڵمەتی تەشیر و ناوزڕاندنانەش هێندەی تر ناکۆچیان نێوخۆیەکانی نێو جوڵانەوەی نەوەی نوێ بەرەو قوڵبوونەوە ببات.